کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمەی ئەنجومەنی وەزیران تایبەت بوو بە کۆبوونەوەی ئاسایی بوو ئەو بابەتانەی کە باس کرا زیاتر لەسەر مەسەلەی چۆنیەتی عیلاجکردنی تەجاوز بە شێوەیەکی گشتی لەسەر مڵک و ماڵی حکوومەت کە ئەمە پێویستی بە پرۆژەیەکی یاسا هەیە هیوادارین لەم نزیکانە بتوانین بنێرین بۆ پەرلەمان بۆ عیلاجکردنی ئەم بابەتەمە یەکێک لە تەوەرەکانی ئەمڕۆی کۆبوونەوەکەمان بوو بانگەشەی هەڵبژاردن بۆ نوێنەرانی ئەنجومەنی عێراق دەستی پێکردووە ئێمە هەر بەم بوونەوە تاکیدمان لەسەر ئەوە کردووە کە هیوادارین بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی ئارام بە شێوەیەکی ڕێکوپێک دوور لە توندوتیژی لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێ و بە تاکید ئەوەی کە بەنسبەت ئێمە گرنگە مهمە پاراستنی ئەمن و ئاسایش و ئیسراحەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کێشەیەک هەبووە لە بینی لە مەسلەی پاسەوانەکان وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزارەتی دارایی خەریکی چارەسەرکردنی بابەتەکەن چارەسەر دەکەن یاسای چاکسازی ئێمە ئەم یاسایەمان ناردووتە پەرلەمان و بۆ ئەوەشمان ناردووە کە لە پەرلەمان پەسەند بکرێ یاسایەکە هەنگاوێکی یەکجار زۆر گرنگە بۆ چاکسازی لە وڵاتی ئێمە لە هەموو ڕۆیەکەوە لەبەر ئەوەی ئێمە وەکو حکوومەت داوا دەکەین لە پەرلەمان ئەوەیە کە ئەم یاسایە بە زووترین کات دەنگی لەسەر بدرێتن و تێپەڕ ببێت لە پەرلەمانی کوردستان